ئەمڕۆ گەڕێکی دیکەی سزاکانی سەر ئێران لالایەن ئەمریکاوە دەستی پێکرد کە خۆی لە سزای دارایی و بانکی و کەرتی وزە و کەشتیوانی دەگرێتەوە. لەبارەی ئەم سزایانە و کاریگەریان بۆ سەر هەرێمی کوردستان بەڕێوەبەری ڕاگەیاندنی یەکێتی ژوورە بازرگانیەکانی هەرێمی کوردستان ڕایگەیاند سزاکان تەنها 3 بوار لەخۆ دەگرێت و بواری خۆراک و دانەوێڵە ناگرێتەوە. هەر بۆیە کاریگەریان لەسەر بەرزبوونەوەی نرخەکان لە بازاڕەکانی هەرێمی کوردستاندا نابێت. و کاریگەری نابێت لەسەر هەرێمی کوردستان ئەمیش بەسەر هۆکارێک دەگەڕێتەوە. یەکەمیان ئەمریکا 7 وڵاتی دەرهێناوە لە پەیوەندیکردن لەگەڵ ئێران کە ئەوانە ئاسایە جارە پەیوەندی بکەن و پەیوەندی ئابوووریەکانیان هەبێت لەگەڵ پەیوەندی بازرگانیەکانیان و لە دیوێش تریشەوە 3 سێکتەری سەرەکی لە خۆی گرتووە کە سێکتەری بانکیە و سێکتەری گەشتیگەری و سێکتەری نەوتە. ڕاستە و خۆ هەرێمی کوردستان لەگەڵ ئێران ئالوگۆڕی نەوتی زۆر فراوان نییە بۆ ڕێیکی ڕسمی بێدانە ڕۆیوە تاکو ئەم بۆڕیە بگیرێتەوە و کاریگەری ڕاستە خۆی هەبیان ئەوانی ترکە لە شێوەی تەنکەر و ئەوانە زۆر کاریگەری ڕاستە خۆیان نابێت و لە دیوی بانکیەوە لەبەرەوە هەرێمی کوردستان سیستەمێکی تۆکمەی بانکی نییە بە شێوەیەکی نێتوەڕک بەسترابێتەوە بە زۆربەی بانکەکانی وڵاتانی دەوروبەریان وڵاتی ئێران لەبەرەوەی دەتوانین بڵێن کە سێکتەری بانکیش کاریگەری زۆر گەورەی نابێت. ئەوەی تر دەمێنێتەوە کە ڕەبتی ڕاستە خۆی بە هاوڵاتیەوە هەیە ئەویش خۆراک و کەلوپەلی پێداویستی ڕۆژانەیە. تاکو ئێستا ئەمانە ئاساییە و وەلایەنی ئەمریکیش و خەزانەی ئەمریکیش وەزارەتی خەزانەی ئەمریکی هەردووشیان تاکیدیان لەسەرەوە کردەوە کە ئەم لایەنە ناگرێتەوە و ئەوانە دەتوان بەردەوام بن هەرێمی کوردستان و عێراقیش لەگەڵ ئێران بەردەوام بین لە پەیوەندی خۆراکی و پەیوەندی پێداویستی ڕۆژانەکان. ئاڵوگۆڕی هەناردە و هاوردەی نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران ساڵانە 6 میلیارد دۆلارە. ئەمەش دەرخەری ئەو ڕاستیەیە کە بەشی زۆری پێویستەکانی بازاڕەکانی هەرێمی کوردستان لەلایەن ئەم وڵاتەوە پڕ دەکرێتەوە. هەرێمی کوردستان و عێراق بۆیان هێن مامەڵە لە گێران بکەن بمەرجێک بە دراوی ناوخۆیی زیاتر مامەڵە لەگە بکەن نەک دراوی ئەمریکی بەکاربێنن لە مامەڵەکانیان و کاریگەریش ئەو تۆی نابێت لەبەرەوەی کاتێکەوە عێراق و هەرێمی کوردستان ئازادن لە مامەڵەکردن لەگەر ئێران کەواتە دەتوان هەموو کاڵاو کەلوپەلێک لەوێ دەرێبێنن تایبەتی کەلوپەلە خۆراکیەکان کە ئەوانە قوت و ڕۆژانەی خەڵکە بە دراوی ئیرانی تمەنی ئیرانی ئەوەی خەڵک پێشبینی دەکرد بەر لە سەپاندنی سزای گەڕی دووەمی سزاکان وا دەرنەچوو لەبەرەوەی بەر لە سەپاندنی سزاکانی گەڕی دووەمی سزاکان 1,380,000 تمەن بە $100 و ئێستا 1,430,000 تمەن بە $100 کەواتە کاریگەریی ئەوتۆی نەنواندیە. کارگا لە کارکەوتەکان دووبارە بکەونەوە کار بۆ ئەوەی ئاسایشی ئابووری دابین بکرێت. سەرباز محەممەد، گەلی کوردستان، هەولێر.